زیاتر السروی مجاری رادوستم به تایبەتی پرسا کۆچبەریە د بانگەشەیەن ji بۆ هەڵبژارتنên ئەڵمانیا برێز عرفان کەریم کو ئەندامێ سەکرتاریەتا فدراسیۆنا سەرتاسەری یا پەنابەرên عراقی لەگەلمەیە کاک عرفان ئەف دەماتە باش بە سپاس تو میوانێ ڕووداوی دخوازم gelek spas ji wê dest pê bikim partiyên siyasî di banggeşeyê de pirsa koçberiyê bikartînin bi nerîna te ev yek dê bandoreke çawa li ser dengderên Almanî bike. بەڵێ ئێمە ئەم پرۆسەی هەڵبژارنێکە لە ئەڵمانیا بەڕێوە دەچێت پرۆسەیەکە کە خۆی لە کاتی خۆیدا نەبوو وەڵا بە ناچاری ئەمان دوای ئەوەی حکوومەتی ئەڵمانیا دووچاری قەیرانێکی سیاسی بوو ساڵی پار کۆتایی ساڵی پار و حکوومەت هەڵوەشایەوە و ئۆپۆزیسیۆن داوای هەڵبژارنی پێشوەختەی کرد خودی ئەم حکوومەتە لە قەیرانێکی سیاسیایە لە ئەزمێکی سیاسیایە هەوڵەدەن ئەم قەیرانە سیاسیە بەسەر پەنابەرە بشکێننەوەتە پەنابەر قوربانی ئەم ئاکەنە قوربانی بۆ ئارمانجی سیاسی خۆیان بەڵێن مەسەلەن لە ئەسڵا خۆیان لە ساڵی 2021ەوە کاتێکە قەیرانی کۆرۆنا دەستی پێکرد دواتر جەنگی ئۆکرانیا و کێشمەکێشی بینی سین و هاتە پێشەوەی سین وەکو هێزێکی ئابووری ئەمە پاشەکشەی بە ئابووری ئەڵمانیا دەرەنجام سیاست بە قەیرانێکی سیاسی لە ئەڵمانیا دروست بوو بەڵام ئەمان ئەیانەوێ پەنابەر بکەن بە قوربانی سیاسەتی خۆیان بڵێن ئەوە باش لێ ئەv یەک حتە چ قاسی باندۆر لە دەنگدەرێن ئەڵمانی کریە لە گۆری وان راپرسیێن کو تێکردن تا ئەندازەیەک کارگەری هەیە بەسەر دەنگدەری ئەڵمانیەوە بەتایبەت کە مێدیاکانی ئەڵمانیا پەنابەر و مشکلی پەنابەری وەکو مەترسیەک بەسەر کۆمەڵگایە نیشانەدەن یعنی ئەمان ئەیانوێ ئامانجکارانە و ئەمە بە جۆرێک سیاسەتی ڕاسیستیە ڕەگەزپەرستیە پەنابەر وەکو تاوانبار ئینسان کوش نیشانی خەڵکی ئەڵمانیا بدەن بڵێن بەتایبەت ئەحزابی ڕەگەزپەرست وەکو AfD و CDU ئەمانە حزبی دیموکرات مەسیحەکان ئەمانە هەوڵەدەن لەسەر حسابی پەنابەر و سۆزی لەسەر حسابی پەنابەر سۆزی خەڵکی ئەڵمانیا بۆ خۆیان ڕاتکێشن بڵێن ئەوە ئەو ئێمە ڕێگە بۆ مەترسیە ئەگرین کە پێی ئەڵێن پەنابەر و ئەوانەی بەتایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و سووریا و ئەفغانستان و عێراق و چەند وڵاتێکی ترەوە هاتە بەتایبەت بەداخەوان لێکردەوە ڕوویدا لە کوشتن و ئەمانە بەڵام ئەمان بە ئەم مەسەلە گەورە بکەنەوە بە خاتری ئەوەی سۆزی خەڵکی ئەڵمانیا ڕابکێشن و بڵێن ئەوە هەتای پەنابەر گوناهباری ئەم ئەوزاعی ئابووری سیاسیە هەم پێشبینی دکەن ئەv یەک ڕوو بدەک و ئەv پارت سەرکەون هێشتا ئەمە لەم دوو هەفتەی پێشوو گۆڕانکاریەکی مێژووی لە کۆمەڵگای ئەڵمانیا ڕوویدا ئەوش ئەوە بوو کە بۆ یەکەمین جار لە مێژووی ئەڵمانیا حزبێک حساب دیموکرات خۆی بە دیموکرات ئەزانێ بەتایبەت حزبی دیموکرات مەسیحەکان لە پەرلەمانە لەسەر یاسایەکی پەنابەری لەگەڵ حزبێکی ڕەگەزپەرست AfD پێکەوە دەنجاندا بە یاسایەکی دژە پەنابەری ئەمە ملیۆنان کەسی هێنایە سەر شەقام دژ بەم سیاسەتی ڕەگەزپەرستی دیموکرات مەسیحەکان لەگەڵ ئەحزابی ڕەگەزپەرست ئەمە گۆڕانکاریی کردووە ڕەنگە وەکو بڵێک دەنجی ڕاسیستەکان کەم بکاتەوە و ئەحزابی تەقلیدی ئەوەی کە ترادیسیۆن لە دەسەڵاتە بوونە ئەوانە هەر بمێنەوە بەڵام ڕەنگە شێوازی کوالیسیۆنەکە شێوازی حزبی حاکم بگۆڕێ ڕەنگە دیموکراتی مەسیحەکان و سۆسیال دیموکراتەکان پێکەوە حکم بکەن یاخود دوسێ حزبی دیکە پێکەوە بۆیڵم ئێستا خەڵکی ئەڵمانیا تا حدێک هۆشیار بوونەتەوە کە ڕاسیزم و ئەحزابی ڕەگەزپەرست مەترسیە بۆ سەر کۆمەڵگای ئەڵمانیا شخوا ئیرۆژی خۆپێشاندان هەنە ینی بریارێک و خۆپێشاندان هەبن هون دوان خۆپێشاندانان دە بەشدارن
بەڵێ ئێمە بەردەوام بەشدارین و بانگەوازی خەڵکەکەین کە بچن لەو خۆپشاندانانە بەشداری بکەن. گرنگە زمانەکان پەناهەندە بە هەموو توانەوە لەو خۆپشاندانانە دژ بە ئەحزابی ڕەگەزپەرستە ئەحزابی ڕاستیستە بەشداری بکەن و هەوڵ بدەن بەربگرن بە ئەو هێزە نیشان بدەن کە ئەم هێزە ئێستا لە مێژوودا یعنی هێزێکی زۆر گەورەیە. بە ئێمە بۆ نمونە لە هامبۆرگ نزیکەی 1 ملیۆن کەس لە میشن بەر لە دوسێ ڕۆژ نزیکەی 300,000 کەس هاتەتە سەر شەقام دژ بە AFP و پێکەوە کارکردنی یعنی ئەوان ئەڵێن ئەوە تاپۆیە یعنی چۆنەڵی خەتی سوورە هێڵی سوورە نابێت لەگەڵ ئەحزابی ڕەگەزپەرست باش پێکەوە کار بکەن لە پەرلەمان. کاک عەرفان تو لە باژارێ کۆڵن ڕوودنێ ئەم دەزانن و هەژمارە کۆچبەر و پەنابەرێن کورد لەوەی باژاری گەلێکن و هەرتم یعنی بەحساوەیەکێ تێکردن و ڕێژەیە کۆچبەر و پەنابەران لە ئەڵمانیا بخوا زێدەیە. خوازم هێشتا بپرسم دەنگێ پەنابەران یەن کوبوونە هەموڵاتیەن ئەڵمانی لە کیژان باژار و ویلایەتە ئەڵمانیا دێ زێدەتر بە لە کیژان باژاری دێ ڕۆلا خۆ هەبەت گوهرتنە ئەنجامێن هەلبژارتناندا. ئەو شوێنە گرنگانی کە لە ئەڵمانیا هەن بەرلینە بەرلین چارەنووسسازە میشن ئەمانە مەسەلەی ناوچەی شتوتگارت مەسەلەی باڤاریا ئەین پێڵەن بادن-ڤێرتنبێرگ ئەمانە باڵێن مرکزی سیاسەتی گەورەن لە ئەڵمانی ئەمانە چارەنووسسازە. بەڵام بە بڕوای من هێزی ئەسڵی یعنی ئەو هێزەی کە دەتوانێت چارەنووسی هەڵبژارنەکان دیاریکە خەڵکی ئەڵمان و بە زۆرەی ئەو گۆڕانکاری سیاسیانەی کە لە ئەقڵیەتی دەنگدەری ئەڵمانیدا بەشێکی زۆر لە پەناهەندەکان بەداخەوە کەمتر گرنگی دەدەن بە ڕۆسەی دەنگدان و چون بۆ هەڵبژارنەکان. باشە دخوازم بێ دەرفەتێ بکار بینم پرسە کێشتە لەسەر هەژمارە کۆچبەرێن عراقی و دناو دەژی کوردێمەیە باشووری کوردستان هێشتا بکەم هەژماراوان لە ئەڵمانیان هاگەهشتیە چ قاسی نزیکی لە بینی 150,000 بۆ 200,000 ئەبێت. یعنی ئەم ڕێژەیەش تەبعاً گۆڕانکاری بەسەردادێ بە پێی چکو ئێستا سیاسەتێکیان سیاسەتی بە زۆر نردنەوە دەستی پێکردووە بۆ پەنابەری عێراق ئەمانش وە کەمتر خەڵک دێ وەکو لە چاو. باشە ئەم هەژماراتە گوت یا گشتی عێراقەیە نەتەنێ کورد؟ بەڵێ بەڵێ ئەوان لێرە بە کورد و بە عەرەب زمان و بە هەرچیە بێت کریستیان هەموو دەڵێن عێراقی ئەگەر خەڵ لە وڵاتی عێراقەوە هاتی بێت. دە بەحسا دەرسینۆرکردنێ کڕشاندنا بزۆرەیە کۆچبەرێن عێراقی نەها مەترسی لەسەر چەند کۆچبەران هەیە کوبێنە دەرسینۆرکردن دیپۆرتکردن؟ ژمارەکە دیاریکراو نییە بە پێی کات و بە پێی گۆڕێت بەڵام نزیکی تقریباً 10,000 کەسێک ئەو مەترسیان لەسرە نزیک تقریباً ئەو ژمارەیە هەیە چکو ئەمان وەکوتم ئەوێ قەیرانی سیاسی خۆیان لەسەر سابی ژیان و چارەنووسی پەنابەر بشکێنەوە پەنابەر هێزێکی لاوازە بە ئاسانی توان پەلاماری بدەن قەیرانەکە بەسەر ئەواشکێنن لە خاڵەکە لە حاڵەکە خۆیان بەرپرسن لە خۆقاندی ئەوزاعی پەنابەری خۆیان مەسەلەن ئەو جەنگانە لە عێراق و لە ئەفغانستان جەنگ دروستەکەن ئەو وڵاتانە وێرانەکەن باش ناچارە بێ کۆچکا بۆ ئەوروپاڵم سیهاتی بۆ ئەوروپا و کاک عەرفان باش دەگوت هاتنە کۆچبەران کێم بوویەوە کە بەرێنینە هاتنە کۆچبەرێن عێراقی و یان هەرێما کوردستانێ دوێ مەه و نیڤە ئی ساڵدەوە تا ئامارێک هەیە کە چەند کۆچبەر گەهشتنە ئەڵمانیا؟ نا ئامارێکی تایبەت نیە بەڵام ئەوان ئەڵێن نزیکەی 50,000 نزیکەی 50 بۆ 80,000 کەمتر هاتووە لە چاو. ئەمە بەستا من تەنە یەش هەرێما کوردستانێک کۆ پەیوەندی بووە کردبن. نا ژمارەیەکی وە ئەوان هێشتا بان ساڵانە ژمارە ئەدەن هێشتا لە پەیوەند بە خەڵکی کوردستانەوە
ژمارەیەکی دیاریکرایان نەداوێشت. Di sala par de çend koçber ji Herêma Kurdistanê gihiştine Almanya? ژمارەکان دقیقەن لە بەو دقیقەی لەلامان نییە، بەڵام نزیکەی ساڵانە نزیکی 5,000 بۆ 6,000 کەسێک ئاوا دێن لە gelekî spas bo te ji bajarê Kolnê. Erfan Kerîm tu mêvanê me bûyî spas.